من دەترسم جەنابی ماکسیمیلیان ڕۆیشتنی ئیمپراتور بۆ هیچ شارێ هاوڕێ لەگەڵ خێر نەبووە هەموو کات نابمارەک و دزێو بووە هەرچی خوددا بیەوێ هەرەوە دەبێ گالوس بەڵێ بڕۆ دروشەکە ئامادەکە بە چاوان من لەم تابلۆیش دەترسم ئەوە لێرە لابن دیسانیش خەونگەلی ئاڕۆزت دیوە؟ ئەرێ دیتم کە مردووم بەڵام ئەم تابلۆیە زیندووە من لەناو ئەم تابلۆوە بە زیندووی هاتمە دەرێ تۆ واقوڕ مابووی کە بە من بڕواکەی یا بە تابلۆوەکە وە پاشان دیتم کە ئەم تابلۆوە هی دایکی منە یانی من ببوومە دایکی خۆم زۆر باشە زۆر باشە من ئەم تابلۆیە لێرە لادەبم وە لە جگایکی دادەنم کە تەنیا خۆم بیبینم نە کەسی دیکە خاتونی من هەموو بۆ ڕۆیشتن ئامادەن پەلە بکەن خاوەنشکۆ لەکوێن لە کتێبخانەن بڕۆ بۆ لای بانگیان دەکەم خاوەنشکۆ 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 گالوس تۆ لەرە چیەکەی؟ خاوەنشکۆ ئێرە کوێیە؟ من بەم ڕۆڵم دەزانی بەڵام سەبارەت بەم زاخەگەلە هیچێک نازانی دیسانیش بەهار هیچ نەزانی تەنیا خۆت بیزانە ئێرە خەڵوەتگای منە بڕێشتی بە بایەخ وەکو ئەم لەوحە وام ئینجیلە لێرەدا ڕادەگرم تۆ لەگەڵ کەس باسی ئێرە مەکە تەنیا لە کاتی مەترسیدا بەناوی حەشارگە لێرە کەڵ وەرگرن ڕاستەخینەیە کە تەنانەت لە تاریکیدا لە وتنی دەترسان ڕۆژێ لە ڕووناکی ڕۆژدا دەیبیسن و ئیمانێک کە لە سوچی ماڵەکاندا فێری ئەو ببوون ڕۆژێک دەگا لە سەربانەکان هاواری دەکەن چۆن خاوەنشکۆ چۆن ئاخر چۆن خاوەنشکۆ منیش نازانم بەڵام تەنیا وەتمەمەیە کە ڕۆژێ ئەم قسەیە بێتە دی نوسخەیەک لە ئینجیلی پیرۆز کە بایەدگار لەو پیرە خاوەن بیرە بۆ ماوەتەوە
ڕاستی تۆ لەبەر چی هاتی ئێرە؟ من دەرکاوەڵە بوو منیش هاتم. مەبەستم ئەوە نییە. چ کارێکت بە من بوو؟ بەڵێ بەڵێ جەنابی دەقیانوس هاوڕێ لەگەڵ گەورەکانی شار و ئەفسەرانی پایەبەرز بۆ پێشواز لە ئیمپراتۆر ئادریانوس خۆیان ئامادە دەکەن. پەلەکەن ئێوەش دەبێ بڕۆن. نزانم سەرەڕای مەیلی خۆم دەبێت لەم ئاهەنگەدا بەشداری بکەن. خاوەن شکۆ ئادونیا لەسەر ڕێگای پێشواز لە ئیمپراتۆر لە خاچ دراوە. ئاگاتان لە خۆتان بێت. دەقیانوس و ژولیوس چاویان لە ئێوەیە. بەم زوانە چاوانی ئەوان ڕووداوگەلێکی سەیر و سەمەرە دەبینێت کە هیچ کات بڕوای پێ ناکەن. بە یاری خودای گەورە دەبێت کارتەوا بکەین. خاوەن شکۆ من دەترسم چ شتێک دەیە بقەوێ. چ ڕووداوێک لە پێشدایە من دەترسم. تەنیا لە ماڵدا کایە دەکەی. خاوەن شکۆ هاتن. من دەچمە سەر وەختی دروشکەکە. زۆر باشە. ئێوە ئامادەن؟ کلااوەکەت بابە. زۆر سپاس کوڕم. من نازانم لەبەر چی وا دڵە خوورپەمە. خوداحافیز کوڕەکەم. ئیمپراتۆر خۆم مرۆڤخۆر نییە تۆ لێی دەترسی. دەڵێ هاوارێ لە دەروونمدا دەڵێ کە ئێمە بەجێ دێڵن. بەسەر هیچ خۆ ناڕەحەت مەکە. ئەوەی خوددا نەیەوێ نابێ. بە پێی فەرمانی جەنابی دیوکلێتیانوس تەواوی گەورەکان و ڕاوێژکاران بۆ بیستنی قسەکانی جەنابتان وەدانی هەواڵ ئامادەن. پێش قراوڵان هەواڵیان هێناوەکە فیلادلفیا بەم زوانە شایەتی گەورەترین کاروانی پارێزەران و گاردی ئیمپراتۆری دەبێت. تەواوی گەورەکانی نظامی و گەورەکانی شار دەبێت بۆ پێشوازی ئامادە بن. ئەیا دەرکەوتووە کە لە چ شوێنێکەوە بۆ ناو شاردین؟ بەڵێ جولیۆس، کاروانی ئیمپراتۆری گەورەی ڕۆم لە ڕێگای ئەنجلۆسەوە بەرەو فیلادلفیا لە حاڵی هاتندایە و بەم زوانە دەگات. درود بۆ ژۆپێتەر کە شانازێکی وەها گەورەی بە ئێمە بەخشیوە. خاوەن شکۆ شار ئامادەی پێشوازی لە ئیمپراتورە. جەنابی دیۆکلێتیانوس، فەرمانەکانی ئێوە بێکەم و کۆڕی جێبەجێ کراون. یعنی من دڵنیابم کە لە کاتی هاتن و تێپەڕینی خاوەنشکۆ ئیمپراتوردا و سەقامگیر بوونیان هیچ ڕووداوێک لە شاردا ناقەومێ؟ بەڵێ خاوەنشکۆ، هەروە کە فەرمانتاندا بوو تەواوی سەربزێوان و کوفاری مەسیحی بەدەستی سەربازانی ئێمە بەدیل گیراون. جەنابتان ئاسوودە بن بۆ پەڕیشانە زیێو دەڵێن کە مۆبەلەغی ئەوانیشم لە خاج داوە. وارستا ئامادەی پێشوازی لە ئەمپراتوری. شان و شکۆی ئاپۆلۆن کوڕی توانای ژۆپێتەر ئەمڕۆ خۆی دەنێنێ کەوایە ئەمڕۆ لە بەرابەر ئیمپراتوردا چۆکدا دەنێن و سەرمان لە ڕێگایدا بەخت دەکەین. ئیزنی ڕۆشتنمان دەوێت بۆ پێشەوازی.
ڕۆژێکی یەکجار گەورەیە. من هەموو کات وتوومە ئەمپراتوری شمشێر ڕای دەگرێت نەک خۆداکە. سیر زۆر سەیر لە جنابی جولیوس دەبیستم. بێهەڵا قسەکەم ڕاستکەمەوە. خوداکان ئەمپراتوری ڕادەگرن و ئێمە بە شمشێر خوداکان. ڕاوەستن ئەو دنیا کامەیانە ئەوەی کە خاچەکەی لە پێش هەموویانە. سروشتی گەورەکان وایە کە لە پێشەوە ڕاوەستن گەورەکان هەموو کاتوان لە پێشەوە حەقیان هەرەبێ ئەمپراتور دەبێت تەواوی ئەم مشکانە لە نیشتمانی ڕۆمدا لەناوبەریت. بە بڕوای من سووتاندن بۆ ئەمانە زۆر سزادانێکی باشترە. نا وانە ئەو ئازارەکە لەسەر خاچ دەیبینن زۆر زیاترە. نا ئەوانە یارانی تۆن خۆیە کەی نەجاتیان دەدەی کەی ڕزگار دەبن. زەویش یاویەوەی نەبووە کە لە سەری جانت بکێشن. ئاسمان تۆی لە هەمێز گرتووە. سەیرە چەندە سەربارز ڕاوەستاوی. سوێن بە گەورەمان مەسەی کە سەزای ئیمپراتور زۆر سەختتر لە سەزای پێکەری خوداکانە. نەمان بۆ ئیمپراتور کە ئەو نەهاتنی بۆ ئێرە شوم بوو. خدایە تاکەی دۆستانی ئێمە ئەوەندە زۆر لێکرا و دەربەدەر بن. ئەم هەموو جەزرەبەیە ئەوانە بۆچی قبوڵی دەکەن؟ ئەمانە لە دەسەڵاتی ئیمپراتوری ڕۆم غافڵن. بێگومان هاوینەکانیان بەدیتنی ئەمانەی دی ناوێرن هەرگیز سەر هەڵدان. چەند ڕۆژێ قەلوداڵەکان خۆراکی باشیان دەبێ تێبکۆشن جێژن و خۆشیەکان لێ تێک نەدەن. بەسەر چاو خاوەنشکۆ فەرمانەکانتان هەموو جێبەجێ دەکرێت. من باڵێنیتان پێ دەدەم خاوەنشکۆ دڵنیا بن. وەڕێکەوەن. تونتر بڕۆن.
درود لە خاوەنشکۆ ئیمپراتۆر هادریانوس جێگری خوداکان لە ڕووی زەوی. درودی جوپیتەر لە ئیمپراتۆر هادریانوس فەرمانڕەوای نیوەیەک لە جیهان و ئیمپراتوری گەورە و بەربڵاوی سەرزەوینی ڕووم. درود لە خودای خەڵکی ڕۆم و فەرماندەی تەواوی لەشکرەکانی بەهێزی ئیمپراتوری. جێگایشی خراپن نییە دیۆکلا نابێ خراپی ڕابێری لە لەتوی ئەوەیە قوربان لەگەڵ یا زۆر دۆستی هەر وایە لە سەردەمی تراژاندا ئەوەیەکێ لە ئەفسەرانی لێهاتووی لەشکر بوو جارێکی گیانی منی نەجاتدا کەوایە مەیلی ئێوە بۆ هاتن بۆ فیلادلفیا لە خۆڕایی نەبووە. ئەمە لە بچووک پەروەرەی جەنابی ئیمپراتورە ئەگەنا من لەکوێ و نەجاتی گیانی خاوەنی خۆم لەکوێ قوربان. تۆ لێرەدا زمانبازی و قسەکردنی چاک فێر بووی. ئەوە لەدوتوی ئەوەیە ئەگەنا من لەکوێ قسەکردن لەکوێ قوربان. نەخێر بێژێریشی توانایی. وا بزانم جەنابی ئیمپراتۆر و خاتون لە سەفەر ماندوو بوونە یەکای پشودانیان لەولایە. ئەسەڵاتی ئێمە لە سووریادا هیچ کات بەڕادەی شام نییە قوربان. هیوادارم کە سبەینی ڕاوگەکانی جوانی فیلادلفیا بەدڵی حەزرەتی ئیمپراتۆر بێت قوربە. وا بزانم تۆ چەند ساڵەکە ناتویتە ڕۆم دیۆکلا لێ لای کۆتەوە بیر لە چی دەکەیەوە؟ ئێمە زیاتر خەریکی پەرەپێدانی وڵات بووین تا پشودانی خۆمان. تازە دەرباری منیش لەگەڵ دەرباری تراژان تۆفیری زۆری هەیە. فەرموون قوربان. میوانەکان بۆ دیوەکانیان ڕێنمونی بکەن. ئەوەتی ئەمە ئاسایشیەوەیە قوربان. نا جێگایکی خراپ نییە. فەرموون قوربان. نەزانم ئەمڕۆ من ئەوەندە بۆ هەناسم سوارە. ڕۆژێکی سەخت بوو. سەیریم هەژارانە بکە. ئێوە بۆ لێرە ڕاوەستاون؟ چاوەڕوانین گەورە. چاوەڕوانی کێ؟ نازانین.
ئیزنمان هەیە دانیشین؟ بەڵێ ئیزنتان هەیە دانیشن. بڕۆ گالووس. نایگرە بزانم ئەمانە بۆ کوێ بن؟ بۆ نێو قەفەس شێرەکان و کەیفخۆشی ئیمپراتۆری گەورە. وەمێش لە ئامفیتەئاتردا چاو لە مردنی دانەدانەی ئەوان دەکەین. چوزانی چ دەبێت؟ ڕەنگە ئیمپراتۆر هیچ کات دەرفەتی ئیمکاری بۆ هەمەکرد. بڕۆ گالووس. بەتەچاو.
جێتیانوس بێ یارمەتیم دەبیخەین هاوار چ قەوماگە چۆن دەتوانین بەم کارە زاتە بڕوا بکەین ئاخر ئەی لەعنەت لە ئێوەی بێشەرم گەل کە بێشەرمانە دەستڕێژیدان کردووەتە سەر هەریمی خوداکان خدایانی گەورە لە ئێمە تووڕە دەبن مەڵبەندی فیلادلفیا دەبرۆت و نادەکەن سیرکەن چۆن پێیکەری خوداکانی ئێمەیان تیکە تیکە کردووە سیرکەن لە بێشەرمیە خوداکان ئاون بەسەرمانە دەبارێنێ پەنا دەبەمە جوپیتێر پەنا دەبەمە ئاپۆلۆ خاوەنشکۆ وەرن بزانن وەرن بیبینن خاوەنشکۆ وەرن بیبینن پەیکەری خوداکانی ئێمەیان چۆن شکاندووە خاوەنشکۆ کەی ئەمە قەوماوە دوێنێ شەو خاتوونی من نازانم ئەم ناپیاوانە چۆن نیان وێراوە بە خوداکان بڵێن کە هەرێمی خوان بپارێزن یانی چی بڕۆن پێیان بڵێن ئەمە چ کار و بارێکە ئەمە چییە بڕۆن پێیان بڵێن بەسەر چاو بەڵێ عجب خدا گەلێ کەوایە ئێمە لەم شارەدا خدا پەرەزگەری نەترسیشمان هەیە کە ئەوان نانەسین بڕۆ گالووس بەسەر چاو قوربان بڕوا پێکردن سەختە خاوەنشکۆ جۆلیۆس کەسانێکە ناسرا و نیوەش و هێرشیان کردوتە سەر مەعبەد و تەواوی پەیکەری خوداکانیان شکاندووە دەکاری چی بووە هیچ کەس نازانێ ئەگەر ئەو شێت ببێ حەقیەتی ئەی ژوپیتەری توانا ئەی ژوپیتەری توانای بەهێز کە باقی خوداکان تو ئەگەر ئەم هەواڵە بە ئیمپراتۆر بگاتەوە هاوار بە ماڵمان پەیکەری تۆ وە باقی خوداکانیان شکاندەوە لێرەدا چ باسە خاوەنشکۆ ڕووداوێکی پیس خۆماوە چی بووە هەر ئێستا زانیمان کە پەیکەری خوداکانیان لە بڕی لە مەعبەدەکاندا شکاندووە کەی شەوی ڕابردوو جارێ باسی مەسەلەیە مەکەن ئیمپراتۆر نابێت لە شڵەژاوی فیلادلفیا ئاگادار ببێ بەبێ دەنگ دوای مەسەلەکە بگرە بەسەر
دەستومە کە جەنابی ئیمپراتۆر نێچیری خۆیان لە مەودای دوورەوە دەپێکرد. نەچیرکردن گرنگ نییە، دەبێ وریابی نەچیرت نەکەن. برای کەس نەچیر دەکەن و برای کەسیش دەبنە نەچیر. من وا دەزانم کە تۆ زۆرتر لەمانە دەبێ ئاگات لە کاروباری حکوومەت بێت جەنابی دیۆکلێتیانوس. ئەگەینا بە جێگای نەچیرکردن خۆت دەبێتە نەچیر. جەنابی ئیمپراتۆر شتێکیان ویستۆ کە من بێ ئاگام؟ تەنیا ویستم وریایت پێ بدەم کە ئاگات لە دەرباریەکان و دەوروبەری خۆت بێ. گەورەترین گرفتی ئێمە لە ڕۆمدا بربەرەکانی لەگەڵ پێڕەوانی ئەم دینە تازەیە. ئەگەر جەنابی ئیمپراتۆر گومانیان لە کەسێک هەیە تەنیا ئاماژەیەک بەسە. دیسانەوە دەڵێم من تەنیا وریاییمدا دەزانی ئەگەر یەک کەس تەنیا یەک کەس لە ڕوومیەکانی سەر بە ئیمپراتۆر باسی ئەو پێغەمبەرە ناسریە بکات چ کارە ساتێک دەقەومێ؟ یعنی ئەو لە مەسەلەی ماکسیمیلیان و خاتونی هێلێنا ئاگادارە؟ ئەگەر بێت و خوددا یارمەتیمان بدات بە بەڕێوچینی گەڵاڵی ئەمە ئەوەی دەیزانێت لە بیری دەچێتەوە. دەستخۆش جەنابی ئیمپراتۆر، دەستخۆش. خاوەش کۆنە چیرێکی دیکە؟ ئیمپراتۆر بە تەنیا مەهێڵنەوە. Çek! چیەوە؟ نازانم. لێرەدا چ باسە؟
خاوەشکۆ ئەمە قەرەوڵی ڕاوگەیە بە تیر پێکێویانە لەبەر چی مەحتەلن ڕەنگە کەسێ پەلاماری ئیمپراتور بدات بڕۆنە دوای تیر هاوێژدا سەربازی چارە ڕەش ئەتۆش بووی بە فیدای ئیمپراتور